سڵاو بەیانتان باش قوتابیانی ئازیزی پۆلی دا ئەمڕۆ لەگەڵ بابەتێکی تازە بەیەک دەگەینەوە لە Unit 6 Lesson 3. Our topics today is about reading, right? Let's start. Okay, in Unit 6 we have reading is about what we wear or we dress as smart as possible. This is our topic, right? Now we have 5 pictures. The first one is a presenter, right? He's a presenter from our world program. He said, قطابياني عزيز أجا سيري أمر دينجا بكين دينجا تشيزوزو جرينجا و كمالك بابتي جوازي تيايا استايمدين هر یەکەیان باز دەکەین و کۆمەڵێک تەکستیان لەگەڵە هەر وێنەیەک تەکستێکی خۆی لەگەڵە با بزانین باسی چیەکە و چه بابەتێکە بۆ ئەوەی بۆ قوتابیانی خۆشەویستمان شی بکەینەوە. Okay, at the beginning we have presenter, right? سەرەتا پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنیمان هەیە بزانین چی ئەڵێ, right? Welcome to our world now. Have you ever thought about this question? Why do we wear what we wear? Let's ask a few people. تماشا كان قطابي يعني برس. الإرا إما presenter كمان هي كبيشكشكاري تلفزيون لبرنامج كبناوي Our World يعني جهاني إما. Now have you ever thought about this question? بيمان دلي وقت بيرتان لو بسيارة كدوتوا. Why do we wear what we wear? أوز كان إما لبري دكين بوتي لبري دكين. Why do we wear what we wear? Right? إما أوزر كاني لبري دكين بوتي لبري دكين. Let's ask a few people. استا ليرة كمال خلق مانه باب سيالن لبكين. هذا كان بزانين بوتي أوزر كانه لبردكن. Right. If you look these pictures, how can you describe them? أجر إما سيري وين كان بكين. باشا تون دتوانين إما شيام بكين وببي أول سنة سيري تكست كان بكين. أجر سيري وين أي بكين دبينين he's a worker, right? Or كريكارة, and he wears hard hat, كلاويتشي زور تندو بهزي لسرة, and he's wearing gloves, right? أو gloves شي لا يعني دستوانية شي لا بنزكانيتي أو يعني أوشتاني كإما لو بياوا دا دايبينين. And B, we have picture B. She's wearing clothing, special clothing, right? أوان زكيش تايبتي لبرة بس نازن بوسي أو زكية لبرة هتانا تنسى تكستكان. What about C? C, she's wearing uniform like a nurse, right? أما السيدي أجسيدي أوين يبكين كتيكا زليتشي وكو برستار شتكي أواي لبركردية يعني بوشيويتي. And D, أجر سيدي دي بكين كوريك مان here. We have a boy and he's wearing thick clothes because the weather is very cold, right? اللي لقى سيدي أو كرب كين دبين زليتشي أستوري لبرا أو يكشوا هواي كي ساردا كواتا بابزانين هريه كيان لبو كام لو ينانا دقريتوا و لبرتي أو زلي لبرا. We have reasons to wear these different types of clothes. الإراء يمد بين هوكار مان هبه لبرتي أوانا بدري جوازه ودر كوتون. Okay. At the beginning, we have this text, right? First, Mark from Canada. What's your answer to the question? سرتا presenter كا ريبسيارة كان إلى كوريك دكا بنامي مارك لكندا وبي دلي والله متوتيا بو أوبسيارة what we wear and why do we wear. إما بوتي أو زلي لبري دكين أو زلي لبر معنا بوتي لبري دكين يعني لبرتي أو زلي دبوشين هو كار معناه we have reasons to wear this clothes, right? استا إما هو كار معناه بو بوشين زلي كار معناه هل يكوبا سببك يعني بهوكارك هو متزل دبوشين, right? أقصر تأثير بكين مارك from Canada. What's your answer to the question? بيدل مارك تو لكندا والله مي تو تيبو بسيارة بزين مارك شون جواب داتوا. Well, للي باشا we have to wear a warm sweater
and thick jackets in winter. دەڵێ ئێمە پێویستە جلی گەرم لەبەر بکەین و جلی ئەستور جاکەتی ئەستور لەبەر بکەین لە زستانان. Why? Because it gets as cold as -40 degrees. لەبەر ئەوەی پلەی گەرمی دادەبەزێ بۆ 40 پلە لەژێر سفر. تو سیرکە یعنی بەڕادەیەکی ئێزگار زۆر ساردە جەوەکە. That's why we wear warm sweater and thick jackets. لەبەر هەندێ ئێمە جلی ئەستور و چاکەتی ئەستور جلی گەرم دەپۆشین. The summer is completely different. بەڵام هاوینان بەڕاستی بە تەواوی جیاوازە لە زستانان. It's much warmer than, right? دواتر یعنی هاوینان فێنک دەبێ بەو شێوەیە سارد نییە. And we can dress more comfortably in t-shirt and jeans. ئێمە دەتوانین لە هاوینان جلێکی ئاسوودەتر لەبەر بکەین وەکو تیشرت یان جینز لەگەڵ کابۆیەک شتێکی ئاسایی. But for more than half the year we have to dress like this. بەڵام ئێمە بە نزیکەی نیوەی ساڵەکە زیاتر یعنی 6 مانگ زیاتر لە کەنەدا زستانە. That's why we should wear warm clothes and thick jackets like this, right? ئێمە دەبێت جلی گەرم بپۆشین لەبەر ئەوەی نیو ساڵ زیاتر زستانە و جەوەکە ساردە. If you think about this text refers to each one of the pictures that we studied before, right? ئێستا ئەو تێکستەی خوێنمانەوە لە بۆ کام لەو وێنانە دەگەڕێتەوە in your opinion بەڕای ئێوە. طبعا ئەوانە دەگەڕێتەوە لە بۆ دی لەبەر ئەوەی تێکستەکەمان ڕێک وەکو دی کە ئەمە مارکمان هەیە لە کەنەدا و شوێنێکی کە دیارە زۆر ساردە جلێکی زۆر گەرمی جلێکی زۆر ئەستوری پۆشیوە. Okay, what about text 2? ئەدەگە بینە سەر تێکستی دووەم. Right. Next, let's ask Pedro from Venezuela. ئەگەر بین هەمان پرسیار لە پێدرۆ بکەین لە ڤەنزوێلا. Pedro, your climate is hot all year. Pedro, جەوەکەی تۆ بە درێژای ساڵ گەرمە all year. Isn't it? وانە تەمان ئەوە this one is tag question, right? تەمان قوتابیانی عزیز ئەویان tag questionە ئەگەر سیر بکەین. Isn't it? This tail question or tag question ئەویان tag questionە کە کاتێک پرسیار لە پێدرۆ دەکەێت دەڵێ پێدرۆ تەمان خەڵکی ڤەنزوێلایە. Your climate is hot all year. بە درێژای ساڵ کەش و هەوایەکە ئێوە گەرمە. Isn't it وانە تەمان پرسیاری لێ دەکە. So I'm sure those thick gloves and heavy safety boots are very uncomfortable. پێی دەڵێ من دڵنیام لەوەی کە ئەو دەستەوانە ئەستورانێکی کە ئێستا جەنابەت پۆشیوتە زۆر ناڕەحەتە لەگەڵ ئەو سیفتی بوتس ئەو بوتانەی کە بۆ پاراستنی خۆمان بەکاری دێنی ئەو بوتە ئەستورانی کە لە پێ دەکرێت are very uncomfortable کە زۆر ناڕەحەتە. Do you have to wear them? ئایا بەڕاستی تۆ پێویستە ئەوانە بپۆشی لەو جەوە گەرمەی ئەو شتە گەرمانەی کە جەنابەت پۆشیتە وەکو safety boots and thick gloves ئەو پەنجەوانە ئەستورانە ئەو دەستەوانە ئەستورانە لەگەڵ ئەو بوتانەی کە زۆر گەرمن لە هاوینان بیپۆشین. Do you have to wear them? بەڕاستی پێویستە تۆ ئەوانە بپۆشی ئەوانە لەبەر بکەی یان ئێمەش دەڵێن بزانین وەڵامەکەی چییە؟ بزانین ئایا پێدرۆ وەڵامی بۆ ئەو پرسیارە چییە؟ پێدرۆ دەڵێ چی؟ Yes, and our hard hats too. دەلێ بیت کرد بەڵێ کڵاوە ئەو کڵاوە ڕق و ئەستوری ئێستا لە سەریشمە ئەویش هەر معاناتە بۆ جەوەیەکی کە گەرم بێ. ئەوە وەک is dangerous, you see? تۆ دەزانی کاری ئێمە زۆر مەترسیدارە. In the old days, پێشتر we weren't as careful as we are now. ئێمە وەکو ئێستا وریا نەبووین یان ئاگادار نەبووین یان وریا نەبووین لە کاتی کارکردن. And too many people died. That's why too many people died.
لەبەر هەندێک خەڵکێکی زۆر مردن لە کاتی کارکردندا. So now we don't think more carefully. لەبەر هەندێک ئێستا we do things more carefully. لەبەر هەندێک ئێستا ئێمە کارەکان بە وریاییەوە ئەنجام دەدەین. And we protect ourselves as well as we can. وإما تا دەتوانین پارێزگاری لە خۆمان دەکەین یان بەرگری لە خۆمان دەکەین یان خۆمان دەپارێزین. Our protective clothing feels uncomfortable. ئەو جلانەی کە بۆ پاراستنی خۆمان پۆشیومانە بەڕاستی ناڕەحەتە. But that's better than a terrible injury. بەڵام باشتر لەوەی کە خوا نەخواستە تووشی برینداربوونێک یان زامداریەکی ترسناک ببین ئێمە. Remember the saying. دەبێ ئەو پەندەشمان لەبیر بێ. Better safe than sorry. ئێمە خۆمان باشتر لەوەی خۆمان بپارێزین نەک دوایی پەشیمان ببینەوە. لێرە مانایەکەی بەو شێوەیە کە ئێمە پێویستە خۆمان بپارێزین لەوەی باشترە لە دوایی پەشیمان ببینەوە. Okay. When we read this text کاتێک ئێمە ئەو تێکستەمان خوێندەوە, what do you think about these pictures? This text refers to each one of the pictures that we studied before. ئێمە بەپێی ئەو تێکستێکی خوێندمانەوە بۆ کام لەو وێنانە دەگەڕێتەوە؟ It refers to picture A. Text 2 refers to picture A. کەواتە تێکستی دووەم دەگەڕێتەوە لە بۆ وێنەی یەکەم. قوتابیانی خۆشەویست. What about text 3? ئەدی تێکستی سێم چ دەڵێ؟ باسی چی دەکە بزانین؟ And now Shilan from Kurdistan. ئێستا شیلانمان هەیە لە کوردستان. Shilan, you've just become a nurse. Shilan, تۆ بوویتە پەرستارێک haven't you? وانە؟ تۆ پەرستاری وانە؟ How do you feel about your uniform? ئایا تۆ چۆن بیر دەکەیەوە دەربارەی ئەو زێ موحەدە یان ئەو جلە تایبەتێک کە وەکو پەرستارێک دەیپۆشی کە جلێکی سپیە هەموو نێرسێک دەبێت جلێکی سپی بپۆشێ کە ئەوە نیشانەی جیاکەرەوەی لە نێوان نێرس و پێشنت و نەخۆش دەبێت دەڵێت تۆ چۆن حەز دەکەی کاتێک ئەو جلە دەپۆشی ئەو جلەیەک پۆشی دەپۆشی. Okay. How can Shilan answer the question? بزانین شیلان چۆن وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە؟ دەڵێت چی؟ I'm very proud of it. بەڕاستی من شارازی بۆ جلەوە دەکەم کە دەیپۆشم لەبەرەوەی I'm trying to save lives, right? ئەمن لەبەرەوەی من هەوڵ دەدەم ژیانی خەڵک بپارێزم. طبعا جێگەی شانازی حتمما. I'm very proud of it. من زۆر شانازی بەو جلەوە دەکەم. It shows that I'm a part of a team that helps us save lives, right? دەڵێ من ئەو جلە پیشانی من دەدە کە من بەشێکم لە تیمێک کە یارمەتی پاراستنی ژیانی خەڵک دەدەن. So I wear the uniform proudly. لەبەر هەندی من ئەو جلە بە شانازیەوە دەپۆشم. I always keep it clean. ومن بەردەوام هەوڵ دەدەم بە خاوێنی ڕای بگرم. And try hard to look smart at work. And I try hard to look smart at work. ومن هەوڵ دەدەم زۆر بە باشی کارەکانی خۆمیان بە باشی دەرکەوم لە کاتی کارکردندا. All of us do. ئێمە هەممان بەو شێوازەین. هەموو پەرستارەکان بە هەمان شێوازین. And because we dress as smartly as possible. و ئێمە هەوڵ دەدەین ئەو جلەی دەیپۆشین زۆر بە تا دەکرێ بەڕێکی بە جوانی بە باشی بیپۆشین. Doctors and patients respect us. ئەو جلە نیشانەی ئەوەیە کە دکتۆرەکان و نەخۆشەکانیش کاتێک ئەو جلەی لەبەر ئێمە دەبینن respect us ڕێزمان دەگرن. And that helps us do our job better. و ئەو جلە یارمەتی ئێمە دەدا کە کارەکانی خۆمان بە باشی ئەنجام بدەین. And that helps us do our job better. و ئەو جلە یارمەتی ئێمە دەدا کە ئێمە کارەکانی خۆمان بە باشی ئەنجام بدەین. کەواتە this text refers to belongs to each picture C. Refers to picture C, right? طبعا ئەوەیان ئەو تێکستە دەگەڕێتەوە لە بۆ picture C لەبەر ئەوەی زۆر بەڕوونی دیارەکە شیلان و وەکو نێرسێک جلێکی لەبەر کردووە. Okay, 4. The last text about this reading. کۆتا تێکست دەربارەی ئەو ریدینگە.
Let's go now to Yoko from Japan. ئەگەر ئێستامە بچینە لای یۆکۆ لە یابان. Let's go now to Yoko from Japan. ئەگەر بچینە لای یۆکۆ لە یابان. Yoko. Our question for Yoko, right? Here. طبعا ئەلێرە پرسیارەکەمان لۆ یۆکۆیە. یۆکۆ بزانین چییە؟ Yoko, why are you wearing that kimono? Yoko تۆ لەبەر چی ئەو جلە کیمۆنۆیت لەبەر کردووە؟ ئەو جلە کیمۆنۆیت پۆشیوە. It's beautiful, but it's very old-fashioned, isn't it? جلەکە جوانە بەڵام هەست ناکەیت جلێکی کۆنە باوە؟ وانییە؟ جلێکی کۆنە باوە وانییە؟ طبعا old-fashioned کەواتە جلێک لە قەدیمەوە بیپۆشن یان تۆ لە ڕوانینی خۆتڕا وا هەست دەکەی ئەو جلە کاتێک جلێک باو باپیرانی ئێمە پۆشیویانە تۆ پێی بڵێی old-fashioned. ئەوە ڕاستە؟ بزاین Yoko is agree with the presenter. Yoko ڕازیە لەگەڵ پێشکەشکارەکە کە دەڵێ old-fashioned clothesە ئەوە جلەکەت جلێکی کۆنە باوە. بزانین ئەو دەڵێ چی؟ Yoko from Japan. یەکسەر لێ ڕاست دەکاتەوە قوتابیانی خۆشەویست تەماشاکەن دەڵێ چی؟ It's traditional. ئەوە جلێکی نەریتی ئێمەیە. But please don't say it's old-fashioned. تکایە مەڵێ کۆنە باو. کاتێک ئێمە جلێکی باو باپیرانی خۆمان دەپۆشین وەکو ئەوەی کە هایتمان جلی کوردی ئێمە دەپۆشینە هەر لە بۆنەکان لە جەژنەکان لە بۆنە تایبەتەکانی خێزان کاتێک ئێمە کوڕان و کچانی ئێمە جلی کوردی دەپۆشن کەسێک لەلاوە بڵێ ئەوانە old-fashioned. No, it's a traditional. تەمان ئەوانە کەسێک بڵێتن وەڵا ئەوانە کۆنە باون ئەوانە لە کۆنەوە باو بوون ئەو جلانە نەخێر ئەوانە جلی نەریتی خۆمانن وەکو نەتەوە. It's a traditional, but please don't say it's old-fashioned. ئەلێرە دیارەکە سەری سوورماوە لە وتنی ئەو وشەیە کە دەڵێ جلێکی کۆنە باوە. Our traditions are as important as now. طبعا our traditions are as important now as they always were. طبعا دەڵێ چی؟ ئەو جلە نەریتیانی ئێمە دەیپۆشین زۆر گرنگترن لەوانەیە کە ئێستا هەن بۆ ئێمە و پێشتریش کە بۆ ئێمە گرنگ بوونە وەکو ئەوەی ئێستا گرنگن کەواتە ئەو جلانی ئێمە لە نەریتی و باو باپیران بۆمان بەجێماوە هەر گرنگن وەکو ئێستا گرنگن. Kimonos are part of our Japanese culture. جلی کیمۆنۆ ئەو جلە تایبەتی کە یابانیەکان دەیپۆشن دەڵێ kimonos ئەو جلانەی وە کە پێیان دەڵێن kimonos are part of our Japanese culture. ئەوانە بەشێکن لە نەریتی ئێمە وەکو نەتەوە بەشێکن لە کەلتوری ئێمە Japanese culture. ئەوانە نەریت و کەلتوری ئێمەن. And our culture is alive and well. طبعا کەواتە کەلتوری ئێمە is alive هەتا وەکو ئێستا زیندووە and well و باشە. Another thing شتێشتر we wear kimono for important events such as family weddings. طبعا ئێمە دەڵێتی شتێشتر با پێ بڵێم ئێمە جلی کیمۆنۆ دەپۆشین for important events بۆنە تایبەتیەکان بۆنە گرنگەکان such as family weddings. بۆ نمونە کاتێک هاوسەرگیری دەکرێت لە خێزان لە خزمەکانمان یان لە ناو نەتەوەکەی ئێمە کاتێک هاوسەرگیری دەکرێت ئەو جلە دەپۆشین ئێمە وەکو جلێکی tradition وەکو جلێکی نەریتی خۆمان. On days like this ئەو ڕۆژانەی وەکو ئێستا we want to dress as nicely as possible to show our respect to our family and friends. طبعا لە ڕۆژانی وەکو ئەوە کاتێک ئێمە وێدینگمان هەیە یان کاتێک بۆ نەچی تایبەتیمان هەیە ئێمە دەمانەوێت بە جوانترین شێوە تا دەکرێت ئەو جلانەی خۆمان بپۆشین لە بۆچی؟ To show our respect for our family and friends. بۆ پیشاندانی تەماشاکە قوتابیانی عەزیز زۆر گرنگە بۆ پیشاندانی ڕێز بۆ خێزانەکان و هاوڕێکانی خۆمان. یعنی کاتێک ئێمە لە بۆنەیەکی تایبەت بۆنەیەکی خێزانی گرنگ کاتێک ئەو جلە دەپۆشین ئەو جلە بۆ نیشاندانی ڕێزە بەرامبەر بەو کەسەی کە دێ سەردانمان دەکا. یعنی هەم لە هاوسەرگیری هەم کاتێک میوانت دێیان کاتێک جەژنت هەیە کاتێک تۆ ئەو جلە دەپۆشی مانای ئەوەیە کە تۆ ڕێز لە میوانەکەت دەگری ڕێز لەو کەسە دەگری کە سەردانی دەکەی.
if we don't try to our best, if we don't try our best ئەگەر ئێمە بەڕاستی هەوڵی خۆمان بەباشی نەدەین یان جلەکە بەباشی نەپۆشین یان ئەو جلە نەپۆشین it's like saying they are important ئەو وەکو ئەوە وایە پێیان بڵێن کە ئێوە گرینین بەلای ئێمەوە یعنی وەکو ئەوەیە کە ئێمە ڕێزیان نەگرین کەواتە پۆشینی ئەو جلە بۆ ڕێزە بۆ میوانەکان بۆ بۆنەکان بۆ هەموو شتێک کەواتە نەپۆشینی جلەکەش دەبێتە چی دەبێتە ئەوەی کە ئێمە بەڕاستی بێڕێزین بەرامبەر بەو کەسە بەرامبەر بەو شتە بەرامبەر بەو میوانە بەرامبەر بەو بۆنەیە that's why we should wear these special clothes for important events لەبەر هەندێ زۆر پێویستە ئێمە ئەو جلانە بپۆشین لە بۆ بۆنە گرنگەکانمان قوتابیانی عەزیز ئێستا ئێمە هەر چوار تێکستەکەمان خوێندەوە دەربارەی different types of clothes and why we wear different types of clothes in 4 pictures that we studied before. لەبەرچی ئێمە ئەو جلە جیاوازان دەپۆشین لە چوار وێنەی پێشەوە کە تازە باسمان کرد و باسی هەر یەکێکیانمان کرد کە لە بۆچی تێکستەکان لە بۆ کام لە وێنەکان دەگەڕێنەوە بۆم لە تێکستی چوارم تەنها یەک وێنەمان ماوە کە وێنەی بیە کەواتە تێکستی چوارم لە بۆ بی دەگەڕێتەوە دیارەکە کچێکی یابانی وە جلێکی تایبەتی لەبەرەوە بەناوی کیمۆنۆس قوتابیانی خۆشەویست. Now we have some questions about these 4 texts that we studied in this page. ئێستا ئێمە کۆمەڵی پرسیارمان هەیە دەربارەی ئەو پرسیارانەی کە لەو چوار تێکستەی یان ئەو تێکستانی کە خوێندمان کۆمەڵی پرسیارمان هەیە دەربارەی ئەو تێکستانە. Right. Look at the pictures and do the tasks. ئەگەر سەیری وێنەکان بکەین و ئەو تاسکانە جێبەجێ بکەین. Right. Number 1. Describe the situation in the first picture. دەرێ وەسفی یەکەم وێنە بکە و وەسفی بارودۆخەکەشی بکە ئایا بارودۆخەکەی چۆنە و یەکەم وێنە چییە؟ تەمان ئەمە دەزانین یەکەم وێنە we have a presenter, we have a TV presenter and that he asked some people why they were and what we were. کە پرسیار لە خەڵک دەکە لەبەرچی ئێوە ئەو جلانەتان پۆشیوە یان لەبەرچی ئەو جلانە دەپۆشن طبعا لە یەکەم وێنە ئەمە دیتمان کە TV پرزنتەرێکمان هەیە کە پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنمان هەیە. Suggest a connection between this and pictures A to D. طبعا کۆنێکتی نێوان ئەو وێنەی یەکەم لەگەڵ وێنەی A لە بۆ D وێنەکان کۆنێکتەکە چییە؟ کۆنێکتەکە ئەوەیە The first picture shows the presenter that asks questions for A to D. کە وێنەی یەکەم تەمان پرزنتەرێکە کە پرسیار دەکە لە وێنەکان ئەی لە بۆ دی پرسیاریان لێ دەکە لە بە هەر کەسێکیان لە بەرچی ئەو جلانەی کە پۆشیویانە. And describe the people in A to D. ئەگەر بین وەسفی وێنەکانیش بکەین لە ئەی لە بۆ دی کە تازە باسمان کرد بەڕاستی وەسفمان کردن. Say where they might be from. Give reasons. تەمان ئایا ئەوانە لە کوێن و ڕیزنەکانیان چییە؟ وێنەکان ئەگە سیر بکەین ینی هەری وێنەیەک لە بەرچیە و ڕیزنەکەی چییە؟ طبعا ئەگەر ئێستا ئەمە سەیری وێنەکان بکەین وێنەی A ئەوە چییە؟ ئەوە چێە ئەو کەسە؟ طبعا ئەمە دەزانین وێنەی A Marca from Venezuela and he's a worker ئەو وەرکەرە ینی کرێکارە و ڕیزنەکەی چییە؟ To protect himself و لەبەرچی ئەو جلەی پۆشیوە لۆی خۆی بپارێزی. ئەگەر دەربارەی B تەماشا بکەین B طبعا قوتابیانی عزیز تەماشای B بکەین ئەگەر ئێمە سەیری B بکەین B ئەمە دەزانین یۆکۆیە from Japan and he is wearing this private clothes she's wearing this private clothes ئەو جلە تایبەتی لەبەرە because it's a private for special events or important events it's a traditional clothes right ئەوە وا جلێکی نەتەوەییە جلێکی نەریتی خۆیتیان لەبەر هەندێک ئەو جلەی پۆشیوە ئەگەر سەیری سی بکەین Sheila from Kurdistan and she's wearing this uniform clothes ئەو جلە زەی محەدەی لەبەرە یەک پۆشەی لەبەرە and she's wearing proudly و بەشانازیەوە لەبەریتی because
he's trying to save lives people, right? وهەوڵ دەداتن ژیانی خەڵک ڕزگار بکاتن لەبەر هەندێ شانازی بە جلێوە دەکا. ئەگەر سەیری دیش بکەین دیش بە هەمان شێوە Mark from Canada, he's Mark from Canada. He's wearing this thick clothes because of the weather. كواتە لێرە ڕیزەکەمان چییە؟ weather لەبەر کەش و هەوایە لەبەر هەندێک ئەو جلە ئەستورانەی پۆشیوە. اوكي قوتابیانی عزیز. Read, copy and complete with the correct names. ئەگەر ئێستا ئێمە ئەو چوار پرسیارە تەمەعاً زۆر گرینگە قوتابیانی عزیز. یەک داخینینەوە و شیکاریان دەکەین ئەگەر تەماشا بکەین ئازیزان. شیکاریان دەکەین. Is wearing clothes that may protect him from an injury. کام لەو کەسانی کە تازە خوێنمانەوە جلێکی پۆشیوە بۆی بەرگری لە خۆی بکە لەوەی زامدار بێ. کامەیە کام کەس بوو ئەو کەسێک کە بەرگری لە خۆی دەکاتن لەوەی زامدار بی قوتابیانی عزیز تەماشاکەن. Is wearing clothes that may protect him from an injury. چێ بوو ئەو کەسە؟ تەمەعاً ئەمە ئەگەر سەیری وێنەکە بکەینەوە تەماشاکەن قوتابیانی عزیز. ئەگەر سەیری وێنەکە بکەین کامیان ئەو جلەی پۆشیوە بۆی خۆی بپارێزێ لە زامدار بوون. تەمەعاً وێنەی ئەیە وێنەی ئەی چێیە؟ پێدرۆیە قوتابیانی عزیز. ئەویان پێدرۆیە کەواتە هەر پێش ناکە لەسەر وێنەکە بنووسم هەر ئەلێرە یەکسەر دەنووسم Pedro from Venezuela. Pedro from Venezuela is wearing clothes that may protect him from an injury کە دەیپارێزی لە زامداربوون. ئەوە یەکەمیان Pedro. Has dressed special for a special day. کەسێکە جلێکی تایبەتی لەبەرە لە بۆ بۆنەیەکی تایبەت. ئەو کەسە دەبێ چێ بێ؟ تەمەعاً قوتابیانی ئازیز ئاگادار بن تەماشاکەن. ئەو کەسێک کە جلێکی تایبەتی لەبەرە لە بۆ بۆنەیەکی تایبەت. ئەویان Pedro. Okay, has dressed especially for a special day. جلێکی تایبەت لە بۆ ڕۆژێکی تایبەت. ئەو کەسە چێیە؟ تەماشاکەن قوتابیانی عزیز ئەگەر سەیری وێنەکە بکەینەوە دووبارە. سەیری وێنەکە بکەین. هەر زۆر ئاسانە. سەیری وێنەکە بکەین. کامەیانە؟ بیش ئەمە خوێنمانەوە. Yoko from Japan. قوتابیانی عزیز یەکسەر ئەمە دەڵێن چی؟ کەواتە Yoko from Japan. Yoko from Japan has dressed specially for a special day. جلێکی تایبەت لە بۆ ڕۆژێکی تایبەت لەبەریتی. ئەوەشیان Pedro. Okay. Wears clothes that shows she's a part of a special group. جلەکەی پیشان دەدە کە بەشێکە لە گروپێک لە خەڵک. بەشێکە لە گروپێک لە خەڵک. تەمەعاً یعنی کەواتە گروپێکن هەمیان یەک شێواز زلیان لەبەرە. ئەو کەسە دەبێت چێ بێ؟ تەمەعاً ئەمە تازە خوێنمان ئەوەیان شیلانە from Kurdistan. Wears clothes that shows she's a part of a special group. کە پیشان دەداتن کە بەشێکە لە گروپێک لە خەڵک کە هەمان زلیان پۆشیوە. Is wearing clothes that are right for the weather. کەسێکە جلێکی لەبەرە کە ئەو جلە یعنی گونجاوە لە بۆ ئەو کەش و هەوای کە تێیدا دەژی. ئەو جلە گونجاوە لە بۆ ئەو کەش و هەوای کە تێیدا دەژی. کەواتە جلەکە چییە قوتابیانی ئازیز؟ ئەو کەسە چێیە کە ئەو جلەی پۆشیوە؟ تەمەعاً Mark from Canada is wearing clothes that are right for the weather. جلێکی لەبەرە کە تایبەتە بە کەش و هەوای کە تێیدا دەژی. اوكي. ئەوە سەبارەت بەو چوار پرسیارەی کە زۆر گرنگن دەربارەی ئەو بابەتی قوتابیانی عزیز. دواتر چوارەمیش یەک دوو پرسیاریمان هەیە. Read to find the correct meaning. دەڵێ بیان خوێنەوە بۆی مانای دروستەکانی خۆیان بزانی. What's your answer to the question? وەڵامی تۆ چییە بۆ پرسیارەیان to the question when we say what we wear and why do we wear. لەبەرچی ئێمە جلان دەپۆشیمەوە بۆچی پۆشیمانە. All of us do. ئەوە مەبەستمان لە دوو چییە وشەی دوو. ئەلێرە تەمەعاً ئەوە شیران بەکاری هێنا کاتێک وتی ئێمە هەمومان هەمان جل دەپۆشین وەکو پەرستار. کەواتە all nurses keep their clothes and they are wearing the same clothes
and they are proudly, right, dressed like this. ئەوان بە شانازی و ئەوجلی خۆیان کە هەیتیان لە دەیپۆشن لەبەر هەندێک کە دەڵێ دوو کەواتە هەمان ئیش ئێمە دووبارەی دەکەینەوە. ئەگە سەیری وابزانم یەک پرسیاری ترمان هەیە explaining your own words better safe than sorry. ئایا وشەی better safe than sorry چی ئەو پەندێک کە باسمان کرد گوتمان باشترین شت ئەوەی ئێمە خۆمان بپارێزین لەوەی کە دواتر پشیمان ببینەوە کەواتە better save and avoid dangerous than risk or hurt our lives. کەواتە ئەوە باشترە لەوەی کە ئێمە کەواتە یعنی ئێمە خۆمان بپارێزین لە برینداربوون یان لەوەی کە زامدار بین لەوەی دەبێت زیاد زوود ینی وا باشە خۆمان بپارێزین نەوەکو تووشی زامداربوون یان تووشی برینداربوون ببین. The difference between traditional and old-fashioned. طبعا ئەویان گرنگ ئاگادار بن قوتابیان ئەوەش it's students own answer ئەویان طبعا قوتابیان دەتوانن بە خۆیان وەڵام بدەنەوە ینی بەڕێی خۆت traditional یانی چی یانی جلێشی نەریتی بەڵام old-fashioned یانی کۆنەباو. کاتێک بە ئینگلیزی باسییان بکەین it's a clothes that's important from the past traditional ئەو جلانن کە لە ڕابردوو زۆر گرنگ بوونە and it's important for now و یان still important for now right و تاوەکو ئێستاش گرنگن ئەو جلانە بەڵام old-fashioned یعنی ئەو جلانە کە کۆنەباون and it's unuseful for now right ئەوانە یان گرنگین بۆ ئێستا قوتابیانی عزیز. ئەوە سەبارەت بە وردینگەی کە تازە باسمان کرد بابەتێکی زۆر گرنگە هیوادارم سوودی لێ وەربگرن و لەگەڵ من بەردەوام بن کاتێک وەڵامی پرسیارەکانمان داوە یان کاتێک باسی تێکستەکانمان کرد بە هیوای کاتێکی خۆش تاوەکو وانەیەکی تر هیوای سەلامەتی بۆ گشت قوتابیانی ئازیزمان بە هیوای دیدار. زۆر سپاس.